خەڵکێکی زۆر ئاوارە بووە و کورد بە تەواوەتی شارەکەی بەجێ هێشتووە سەر و ماڵی کورد هەمووی کەوتۆتە ژێر هەڕەشەوە بەدەیان خان و تەقێنراوەتەوە بە سەدان خان و سوتێنراوە تاڵان کراوە وا نزیکەی سەروی 8,000 خێزان دەربەدەر و ئاوارەی ئەم بنارە بوون بەڵام بەداخەوە ئەڵێم کە حکوومەتی هەرێم و سەرکردایەتی کورد بەڕاستی لە بڕیار موفق نەبوون و دنیا هاتە سەرخەت کە ئەوە ئەرزیەتی تەواوی نییە کە ئەو مقاومەتی تەواوی نییە بکات داوایان کە لەسەر ئاستێکی بەڵە بۆ ساڵێک تەئجیل بکات بەداخەوە بەڵێ ئێمە باجی سەرەکی ڕیفراندۆم یەکێکە لەو خاڵانی کە ئەم باجی ئەمڕۆی کە بەسەر خورما توش ناوچە کێش لە سەرەکانەوەتەوە هەوڵەکان زۆر بەردەوامە زۆر چڕ کراوەتەوە چ لەسەر ئاسی پەرلەمانتارانی عێراق و چی لەسەر ئاسی UN لەگەڵ تحالفە و لەگەڵ سەرکردایەتی کوردە ئێمە هەوڵەکانمان زۆر چڕ کردوەوە بۆەوەی کە بە ئالێتێک خەڵک بگەڕێتەوە بتوانرێت هیچ نەبێ ئەگەر بەو هەیبەتەی جارانیشەوە نەبێ بەڵام بە ڕێز و کەرامەتی خۆی بگەڕێتەوە کەسیش ناتوانێت استفزازی کا و زیادە ڕۆی بەسەریا بکات ئەو داواکاریانی کە ئێمە کردمانە ئەو 4-5 خاڵێک هێدانراوە ئەو خاڵانە ئەگەر جێبەجێ بکرێت لەوەی بتوانێت کورد ئەگەر هەیبەتەکەی جاران چی نەبێ بەڵام بتوانێت بە ئازادی لە خورماتوە بژێت خاڵەکان جگە لە هێزی هاوبەشتی تر بوو چەند خاڵێکە تەمەن لە سەرەتایە ڕاگررتنی هەموو ئەو استفزازانەیە دەرکردنە دەرەوەی حەشت هەموو شێوازێکی چەکداریش لە ناو شارەکەی بۆ نەک بۆ دەرەوەشار لە سنوورەکەی شانەمێنێت چکە ئێستاکەی ماگەدارین ناو شار کۆمەڵێ دیاردەی چەکداریان نیەشتووە بەڵام چی چێشتخانەکان هەیە چی مەزرعەکانی هاوڵاتیان مەزرعی هاوڵاتیان هەیە چی کارگەوانە هەمویان کردوتە بارێگا و کردیانتە مەقڕی ئەمنی حەشد و مەقڕی حەشت لەوێکە بۆیە ئەبێ ئەو هێزانە هەمووی دوور بخرێتەوە